ئەوڕێ بینیتە باش ئێستا 5:20 دقەیە کوبوونەوەیە بەڵام کوبوونەوەی سیارەنا ئەمجارە پاسکیل ئەوە بزانم یەکەم جارت لە کوردستان یا لە سلێمانیە نازانم زۆر ئاگاداری ئەو بابەتە نیم بەڵام ئێمە ئەم شەو پاسکیل و شتمان حازر کرد ئێستا بەرەبەرە نانێ خۆین و هیوادارم ڕۆژێکی خۆش بێ بۆ هەموو لایەک جا لەگەڵمانە بن. ئێستا ئامادەکاری تەواوەتیمان کردو و جانتا و هەموو شتێ بۆ خۆی جانتاکەم قورسە ئەگەر یە بگاتە 4 کیلۆنی و بۆیە هەموو شتێکی تایە ئەوم تێکردووە کورە باتری ئەحتیات پڕە ینی زۆر قورزە بێ بەڵام مهم ڤیدیۆکە جوان دەرچێت ئەو بای هەموویەتی جا ئێستا بەرەبەرە بڕێیەکەوین بەیانی زۆر جادە چۆڵە بزانین چۆن ئەمجا بۆیە خۆم نەمبینیوە تا ئێستا ئەوە بەیانی زوو پاسکی لێ بخڕم لەگەڵمانە بن. والله شاس قربالقة ساعتين قربالقة داري ما وندم زاني شلون بيت دابا بغيت نحاول بين زور براي بالا خدا نزعنا ما فيش كورونا رابطيك تاوكا باکەس پێش و پاش نەکەی ئەمە خۆی خاڵێکی گرنگە بێمە چونکە گەشتەکە بە ناشرینی بڕوات وردەوەتە هەوڵی ناشرینی کەین وازەحە یعنی نییە خۆ ناڵم خراپخوا نەخوازە کارێکی خراپەکەین بەڵام نییە تۆزی دیمەنی شێوازی ڕۆشنەکەمان تێکەیە تکوا پاسکیلەکە ئەوەتە وەرم کاکە من ئەمجا مەرم ماشاءالله تۆ بۆزی کەمانەیە فرسەتە لێرە هیچ دەرناکەوێت يلا سيري منك ليه تمام روجيكي خوش حاليا ساعة 6:54 دقيقة تابزانين هسه بروداي باقي كشتي روينو اقل ما نعمل ساعتين تيرو ماما يا ريك بن ريكنا ريكي من بقى ئەمە نەمێنە ببێتەوە کەمە یاساک بنووسینە پێ هەموو تایبەت بی من حەز ناکەم نییە سکوریتی بۆ هیچ کێکدام لێ یعنی تۆ بە فلتەری من نابڕێتەوە بە فلتەری تۆ بڕاتەوە من بۆیە تۆم ئازاد کرد بۆی تۆ پابەندی ئیشەکانی هەموو گروپی باشە ناڵم تۆ پابەندی من پابەندی تۆ بم ئەمە خاڵی جوانی ئیشە ئازم کێ شارەزاوێ پاسکی لەگەڵدانێ بۆ ڕاکردن بچوون برا بچین بە جەماعی بە پاسکیل بڕۆین پێیان بڵێن بێنە گروپەکەوانێ زۆر جوانترە بێ و گەورەتری لە شوێنی پارۆ نام نەخۆین
ئێوە ژەمانە خۆڕەشەکەمان داوەزێ ئێمە ئەوەیشی خۆمانە هەڕە سووتاین هەمووتیان مارەقە ئەجا هەر کەس ویستی داغڵی ئەم گروپە بێ ئاسانە لە پیجی لە گروپی ژینگە دۆسیە لەوێ دایانناوە یەکسە داغڵی گروپچا دەبی یا هەر کەس ویستی ئاگادارم کاتەوە نامێ بینێرەر بۆ فەیسبوکەکەم لەوێ خۆم ئینڤایتی ناو ئەو گروپەیەکەم بۆ کچوو بۆ کوڕیش هەر کەسێ ویستی ئەتوانێت داغڵ بێت چینەوە بۆ پارکی ئازادی یا بەرەبەرە بڵاوی لەکە اینجا بازانین چۆنە بێت بۆ پارکی ئازادیە چاوەکەم خوا لەگەڵ جد جوانەوە باسکیلە ئەوە خەریکی چیت؟ لە نانێ خۆن نانی شام خوارسە بەرەبەرە چینەوە پارکی ئازادی سڵاو لە هەموو هاوڕێیان ئێمە ئەم گروپە جوانەمان داناوە وەکو پاسکیل سوار ئەمانەوەی ئینشاءڵڵا بیکەین بە کللتور باشترین ڕاضەیە پێویست ناکات مەسەلا کاتی بۆ دابنەی ئایا قاعەنیە قاعە هەیە لە ژینگەیەکی سافە ئەتوانین شوێنێک هەڵبژێرین مەجموعەیە برادەرین داواکەین لە هەموو خوشکان کە بێن وە برایانمان لەم ڕۆژە شەواب زان زۆرۆمان پاسکیلمان هەیە گەر بێت و نەش بێت لەوانەیە مەسەلا پاسکیلکردنێک پارەی سێمان یاخود چوارمانی قاعەیەکی تێبچێت گریت و ینی کاتێکی خۆش بەسەرەبەی هیوادارم هەموو کەسێ بەشدار بێ بچوکی خۆتانم قسانت وەربگرن لێم زۆر سپاسانەکەم دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆش سڵاو لە هەموو هاوڕێیانی خۆشەویست من هەمزە فەریدون وەک پاڵەوانی کیکبۆکس دانێ زۆر کەس زۆر برات دەربناسێت کە من هاتووم بەشداریم چالاکی پاسکی سواریم کردووە کە ڕۆژانە یان هەفتانە بەشداریم چالاکی یاکەم داوە لە خوشک و برای عەزیز بەکەم بەشداری ئەم چالاکیە بکەن وەک پاسکی سواری وەکو کلتورێکی لێ بکەین بۆ ئەوە زیینوکەینەوە لەناو کۆمەلگایە بەڕاستی وەرزشێکە تاکو بڵێ ئیسپادەیەکی باشی هەیە هیچ پەیوەندێکی نییە بە قاعە و بەکردنەوە هەوەرشتێکە هەموو کەسێکە توانێت جا وەرزشی بە کۆمەڵ بیکەین باشترە و ئیسپادەی باشترە و سوودێکی یەکجاری لێبینین هیوادارم ئێوە دێنە ئەم گروپەوە لەم چالاکیە بەشدار بن زۆر سپاس سڵاو لە هەموو ژینگە دۆستان من فەراد مەحموود کەریم ئەندامی ژینگە دۆستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشمان بدەسەر لەگەڵ هاوڕێیان کە گەشتێکی ژینگەیی خۆش بوو بە پاسکیلەکانمان کە لە شەشی بەیانیەوە هەمومان ئامادە بوون بە هیوام هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە بێنە سەر جادە و پاسکیلەکانیان بێنە سەر شەقام و ئیتر ژینگەیەکی پاک بۆ نیشتیمانەکەمان بگەڕنەوە زۆر سپاس سڵاو ئازیزم ناوم سەربەزنامە سەلامە ئێمە لە شەشی بەیانی ئەمڕۆ یەکەم ڕۆژی گروپەکەمان بکە دەستمان بەگرەوە پاسکی لێخوڕین پاسکی لێخوڕین جۆک و هەموو وەرشێکی ترۆکم مەلەوانی و یاریکردنی دووگۆڵی و لەگەڵ هەموو وەرشەکانیان فەرقی نییە یەکێکە لە وەرشە هەرە گرنگەکان بۆ ژیان ئێمە ئەم ڕۆژە سیارە بەکارین با ئێمەش پاسکیل بەکاربێنیشتە لە هەفتێکە ڕۆژە پاسکیل بەکاربێن هەم بۆ وەرشی خۆمە هەم بۆ ژینگەکەمان زۆر بەسوودە هیوادارم بەشداری بکەن لە کۆمەڵەکەمانەوە بێنە ناو کۆمەڵەکەمانەوە بۆ ئەوەی زیاتر فراوان بین و بۆی خەڵکی زیاتر ئاشناگەین بە پاسکی لێخوڕین سپاسانەکەم خۆش من ناو محەممەدا گەنجێکی ئەم شارەم یاریزانێکی ممتازم
ڕاضی خۆمەکەم بە بەردەوامی هیوادارم ئێوەش بەردەوام من لەگەڵمانە بم پاسکی سواریە شتی کۆمەڵ بەعام خۆشە ئیسفادەی لێوەرەگری هەم لە ڕووی جسمەوە هەم لە ڕووی فکر و خۆشتەوە لەم وەزع نا لەبارەیە ئەتوانی کۆمەڵە زاخاوی مێشکرد ئیسفادەی لێ بکەیت و وەلای بنیت بۆیە وەرن لەگەڵمانە بەردەوام دەستخۆش سڵاو من سێوە ئەمڕۆ بەشدارم لەم گروپی پاسکل سواریە پاسکل سواری زەر بە گروپی ژینگە دەستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو تاکە کەس بووم لە گروپیە بەشدار بووم هیوادارم کچانی تریش بەشدار بن سپاس دەستخۆش خوشحال بووین جای منی چاوەکەم خوارد لەگەڵ ئێستا ئەڕێنەوە بەرەو کارزە وشک ئێمە ئەلوێەوە نیوای ناچەوە بۆ کارزە وشک و ئێمە دەچینەوە بەرەو ماڵەوە ئەوێ ڕێک ناوەڕاست هیوادارم ئەمڕۆ تام بەدڵ بێ بۆ یاگەریە ئێوارەش عینەن شڕ بووباتەوە لە هەواری شار ئەگەر ئەویش هەر خۆش بێ ئێوارەی و فێنکە ئەوا گەرمە بەڵام هەرەچین بۆ بینینی ئەو جەوە ئەمە لە جیاتی هوانە بووم کۆبوونەوە وی ماوەیەکی زۆرە هوانەمان ئەخوا ناوێت بەبوون ئەم کۆرۆنایەوە بۆی باش نییە بەخوا هەر بۆ پاراستنی خۆمان ئیتر هەتا ئێرە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێ ئەوانشی کە فۆتۆکانم لە پەیج داناوە ئێستا ناوی پەیجەکەشم گۆڕیوە لە ڤیدیۆ کوردستانەوە بۆ ژیوار 47 ئیتر ئەوانە بابەتی فۆتۆکانم ئەلەوێ داناوە سڵاو ئێستاش گەشتینەوە ماڵەوە سعات 10:04 ئەمڕۆ وەک بەروار 10/7/2020 هیوادارم ئەم ڤڵۆگەتان بەدڵ بێ کە ڤڵۆگی 25 لە بابەتی ڤڵۆگەکانی شەر نییە ڤڵۆگەکانم تایبەت بێ بە سیارە ماتۆری تێکەوێ پاسکیل ئەنواع شەر کوبوونەوەیە ئیتر هەر شتێ بێ ئیتر ئەمەش ڤڵۆگی 25 بوو هیوادارم بەدڵتان بوو بێ تا ڤیدیۆیەکی تر و ڤڵۆگێکی تر خواتان لەگەڵ